بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دسفت هيا لهر كسيكا بي شرمي تيانا بي صفتي يكميان كفر وشرك. هر إنساني كفر تيابي شركي تيابي براستي لشرم دا مالري، چونکە کفر و شیرکردن ئەو پەڕی بێشەرمیە بەرامبەر بە ئەڵڵاه کە ئینسان تایە بوو، ئەو وەختە هیچ ئومێدێکت پێی نەبێ کە شەرم لە مەخلوقاتی ئەڵڵاش بکە. خاڵی دووەم تاوان. هەر ئینسانێ زۆر تاوانی ئەنجامدا وردە وردە شەرم لە ناویە بارەکە، بە تایبەت شەرم لە ئەڵڵاه. کاتێک ئەبێتە کاسیاتون عاریات بەشێکی لەشی بە شەرعیدا پۆشە و بەشێکیشی ڕووتەکاتەوە و دای ناپۆشەی تریا تەنکە یاخود تەسکە یاخود ڕووتە، ئەوە بەڕاستی تر شەرمی تیا نییە و ئەوە بۆنی بەهەژ ناکاوەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ کاتێکە بینی خۆی بێشەرمە و فەرمان بە خەڵکیەکە بێشەرم بێ وەکو خۆی، ئەوە بەڕاستی ئەویش خێری تیا نییە و شەرمی تیا نییە و هەرگیز ناتوانێت کەسێکی شەرمەندە بێ. بۆیە بەڕاستی تاوانەکان بەش بەش شەرم لە دڵ و دەرونی ئینسانە دەرەکەن. ئەهلی فیسق و فجور و تاوان ئەهلی شەرم نین، شەرم لە هیچ شتێ ناکەن. خاڵی سێم نیفاق گەورەترین علامەتی نەبوونی شەرمە. يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول. ئەهلی نیفاق بە دیار خەڵکەوە خۆیان وا پیشانێن پیاو چاکن و شەرمیان بۆ دەرەخەن، بەڵام کاتێک کە خۆیان و ئەڵڵا بن شەرم لە ئەڵڵا ناکەن، هەرچی خراپەیەکەن. بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ ئەمانە لە ڕۆژی قیامەتا دێن چاکیان هەیە وەکو کێوەکانی تیهامە، بەڵام ئەڵڵا جەلە جەلالوه ئەیکا بە تۆزی بەربا بۆیان لێ پرسن بۆ ئەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، ئەفەرمێ كانوا إذا خلوا بمحارم الله انتهكوها. لبرو يمانا هر كاتيا خويان والله بنا هم سنوركاني الله ينشكانوا أيان بزان شرميان لا الله ناكرت. ويبالي أهلي تاوان، أهلي نفاق، أهلي كفر وشرك، أهلي شرم نين سيقة بيان نبي. خالي شوارم أو كساني كتشاو جويان كدو درگان بۆ ناو دڵەکانیان پڕ ئەکەن لە بێشەرعی، واتە بە چاوی هەر سەیری فلیم و هەڵقە و گۆرانیەکە، بە گوێشی هەر گوێ لەوانە ئەگرێ، بە چاوی هەر ممارەسە و هەر تێبینی و هەر سەرنجی ئەکتەر و گۆرانی بێژ و یاریزان و بەدڕەوشت و لەشفرۆش و مۆدێل و ئەو بابەتانە ئەدا. ئەوە ئیتر چاوەکانی وەکو دەواازەیەک ناودڵی پڕ کردووە لە بێشەرمی و بە گوێیەکانیشی بە هەمان شێوە پڕی کردووە لە بێشەرمی. خاڵی پێنجەم پەروەردەی نادروست، پەروەردەی خراپ، پەروەردەی بێشەرعی کە ئەوە بێتە هۆیەوەی ئینسانێک دروست بێ هیچ ڕەفتارێکی بە بێشەریعەت نەبێ و زەڕێ شەرمیشی تیا نەبێ. چکە بەڕاستی کە ئەم کەسە پەروەردە بوو لە بەردەسی لەش فرۆشێکە لەش فرۆش دەرەچێ، سەماکەرێکە سەماکەر دەرەچێ، ساڵۆنگەڕێکە ساڵۆنگەڕ دەرەچێ، ڕوت و ڕەجاڵێکە ڕوت و ڕەجاڵ دەرەچێ، متەبەریجەیەک کاسیاتون عاریاتێک پەروەردەیکە هەروە دەرەچێ. بەڕاستی ئەمڕۆ بینین زۆرێک لە دایکان و زۆرێک لە سەرپەرشتیاران منداڵەکەیان دێنن تازە لە دایک بووە، لە باشیانەدایانێن و مەمکەمژەیەکی لاسی کەنە دەمی و بە دیار تەلەڤزیۆنێکەوە بە دیار مۆبایلێکەوە سەیری هەڵقە و فلیم و گۆرانیەکەن، ئەم مناڵەش هەر لەو کاتەوە سەیرەکە تا گەورە بێ. ئەمە هەمووی وانەیە، دەرسە تۆیڵیتەوە بەم منداڵە کە گەورە بوو تەطبیقیەکە وە کاری پێکە، خۆت ئاسایی و ئەکتەر ئاسایی ڕەفتاری بۆکە، بۆتە بێتە بە ممەثیلێک چاک تەمثیلی زانێ بکە و لە بێشەرمیە ئەکوڵێ و گەورە بێ. بۆیە بەڕاستی تربێتی خراپ شەرم لە ئینسان داماڵێ. خاڵی شەشەم تێکەڵاوی.
تێکەڵاوبوونی کچ و کوڕ پیا و ژن کە بە هەموو شێوەیە لە شەریعەتی ئیسلامە حەرامە تەنانەت مردوویەکی کچ و مردوویەکی کوڕیش ناببێکەوە بنێژدەن تەنانەت خوشک و برا رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ لە دوای 10 ساڵیەوە جێگاکانیان جیا بکەنەوە ئەی باشە ئەم هەموو ئافرەتە نامەحرەمە لەگەڵ ئەم هەموو پیاوە نامەحرەمە تێکەڵاوەکەی لەو پەریگەنجیە هیچ پەروەردەیەکی دروستیش نەکراون هیچ تەقوا و دینێکی شانتیانە بەتەمای چیان لێ دەرچێ نەک شەرمیان لە یەکتری نامێنێ بەڵکو هەرچی بێ شەرعیە پێکەوە ئەنجامیەدەن و نمونەش زۆرە کێژەڵێوانیە بە ئەو جێگایانەی کە کچ و کوڕتیایە تێکەڵە بە بەردەوامی چەند سەعاتێ بەیەکەون مۆبایلی کچ و کوڕەکان کۆ بکاتەوە دەرئەنجامی ئەو تێکەڵاویە بینێ کە چۆن شەرم و حەیایان داماڵراوە لە یەکتری خاڵی حوتەم هاوڵی خراپ هاوڵی بەدڕەوشت بەڵێ ئەمڕۆ باوە هاوڵی بەدڕەوشت دێ بۆ لای کچەکەی تۆ پێڵێ فلانە کوڕە پێ چۆنە بۆ لەگەڵ یانابی پێی بڵێم بۆت وەرە تێکەڵاوی بە هاوڵی بەدرەوشت دەیوسیژەکە و دەیوسیشێ پێ ئەکا سەر ئەنجام شەرمت لێدا ماڵەیە کە مەلیکی ڕەوشتەکانە کە هەموو خێرێک لە شەرمایە بەو شێوە هیچ خێرێکت تیان نامێنێ و شەڕ دێتە ناوت خاڵی هەشتەم زۆر دەرچوونی ئافرەت الله جل جلاله بە ئافرەتانە فەرمێ وەقەرنە فی بیوتیکن لە ماڵەکانتان بمێنەوە دەرمەچنەوەندە چونکە بەڕاستی دەرچوون لە ماڵ هیچ ئەمانێکت نامێنێ هیچ ئەمانێکت نامێنێ رسول الله صلى الله عليه وسلم فرمى إن المرأة إذا خرجت استشرفته الشيطان آفرت كدرتشو لمالكي شيطان هول أدا بخوي سربرشتيكا بخوي باري ويباري إيتر هرشي شياطين ليك وبيتوا بيلانشي ما مررت برجل إلا عجبتها بيلان بو آفرتا هافلانا كورشون سيديا كردي سرسام بو بيت هر بيعتوي دي بيشيا تدبوا بۆ زیاتر دەرخە زیاتر خۆ بڕازێنەرەوە زۆرتر وەرە دەرەوە زۆرتر خۆت بادە زۆرتر پێ بکەنە زۆرتر قسە بکە زۆرتر لەنجەولار بکە ئەبەو شێوە نەشەرمی تیامێنێ و نەڕەوشت و سەرنجام گورگەکان زەفەری پێبن بەکاریهێنن بۆ دامرکانەوەی شەهوەتەکانیان دواتریش وەکو کاڵایەک یا بازرگانی پێواکەن یاخود پشتگوێیەخەن و کۆن بۆ فڕێدەن خاڵی نوێم قسەکردن لەگەڵ کەسێکا کە حرامە پێت بە تایبەت لە چات و لە خەلوەیە کە بەڕاستی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ هەر ئافرەتێک و پیاوێک پێکەوە بن لە جێگایەکە کەسیان لەگەڵا نەبێ لە مەحرەمەکانیان ئیلا سێمیان شەیطانە طبعا ئەگەر سێمیان شەیطان نەبووە لەوانەیە سەلامەتتر بوونەیە کە سێمیان شەیطانە یعنی ئیلا شەیطان زەفەریان پێ باشتێکیان پێکا بێکەوە ئەمڕۆ ئەم هەموو ئافرەتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆتە فرێندی کەسانێک وە لەوێ شەوچاتەکەن دواتریژە بێ بە زینای ئەلکترۆنی پەنا بە ئەڵڵا خاڵی دێم بریتە لە خۆش و بەهاندنی ئافرەتان بە پیاوانەوە و پیاوانیش بە ئافرەتانەوە کە ئەمە شەرم ناهێڵێ و ڕەوشتیش ناهێڵێ بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ لعنەتی الله لەو ئافرەتانەی کە خۆیان بە پیاوانەوە شوبهێنن و لەو پیاوانەشی کە خۆیان بە ئافرەتانەوە شوبهێنن وێ خۆت پارێزە لەوەی کە زەرەر و ضەربە لە شەرمەکەت ئەیا و دین و ئەخلاقەکەت لێدا ئاماڵێ ئەی خوشکە بەڕێزەکە والحەمد لله رب العالمين